بیرەنەری عزیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئێستایی ئارمانم و بەرنامەکانی ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ من پێشکەشتان دەکەم. سەرەتا لە بەرنامەی ئەمڕۆیە وتوێژێکمێ لەگەڵ هاوڕێ سەعید یەگانە سەبارەت بە فەرمانی جیهادی خومەینی بۆ سەر کوردستان و هەروەها دەستگیری چالاکانی سیاسی لە کوردستان. سەرنجتان بۆ ئەم وتوێژە ڕاکێشم. هاوڕێ سەعید یەگانە سڵاو لێبێ و سپاس بۆ ئەوەی بانگهێشتی منت قبوڵ کرد بۆ ئەم بەرنامەیە. مایکەکەت بەستراوە. میسلامەیە بۆ ئێوە بۆ هاوکارەکانتانەوە بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ زۆر سپاس بۆم دەرفەتە. هاوڕێ سەعید لەوەها ڕۆژێکە خومەینی جەلال لە ساڵی 58 تازە بەدەسەڵات گەیشت بوون، فەرمانی جیهادیە بە سێ هێزی دەریایی و زەمینی و هەوایی وت کە هێرش بکەنە سەر کوردستان و جیهاد و بێمێشکەکانی سەر بە جمهوری ئیسلامی ڕەوانەی کوردستان کرد و قەتڵ عامێ دەست پێ کرد. بۆچی خومەینی ئەم کارێک کرد؟ دەیلەکەی ئەوە بوو کە خۆ دوایەوە کە جمهوری ئیسلامی هاتە سەر قودرەت دەستی کرد بە زەخت و زۆر و فشار و دەستگیری و ئیعدام و مەجموعەی ئەو جۆرە شتانە وەگەراتگەرێکی بوو، هەدەفیەوە بوو دەسەڵات ڕەشخۆیدا سەپێنێ بەسەر لە واقعا بەسەر مەردمە. کارێکیان کرد کە ئینقلابێک بۆ ئازادی و بۆ ڕەفاه مەردمکردیان بە پشتیبانی غەرب بە شکستیان کێشا و زد ئینقلاب ئیسلامی و خومەینی هاتە سەر قودرەت و دەستیان کرد بە زەخت و زۆر و فشار و دەستگیری مخالفین سیاسی خۆیان بە تایبەت فعالین چەپ و کۆمونیست لەو دۆرە. لە واقع کوردستان تەنیا سەنگەرێکی بوو لە ئینقلابمان بۆەوە کە کوردستان ئازاد بوو. ئەگەر لە شوێنەکان ترە جمهوری ئیسلامی دەستی کرد بە زەخت و زۆر و بەسڵا شۆراگەر کاریگەری منحەلەو کردەوە، فعالین کاریگەریان دەستگیر کرد، حمڵەیان کرد بە دانشگاکان، حمڵەیان کرد بە ژنان، حجابیان گەرکیان بۆ ئیجباری کردنەوەوانە. کوردستان لە واقع بەدەست نیروگای ئینقلابیەوە بوو، بەدەست مەردمەوە بوو. خەریک بوون بە ئیسڵا زندگی خۆیان ئەدارا کرد لە تەریق شۆراکان و لە تەریق بنکەکانەوە. بۆ ئەوەڵین جار بوو مەردم لە کوردستانە دوای حکوومەت دیکتاتۆری پالەوی و لەو فاصڵە کە هێشتا جمهوری ئیسلامی یا ضد ئینقلاب ئیسلامی بە یەک معنا قودرەتی نەکرد و کوردستان بەدەست مەردمەوە بوو، ئازاد بوون. اتحادیگەل کاریگەری، سەنداگەل کاریگەری، تەشەکل کاریگەری بۆ جووری ژنان لە حاز اجتماعی و سیاسی بۆ خەریک بوو، دەخاڵەتیان نەکردووە. بۆ یەکەمین جار مەردم لە کوردستانە خەریک بوون حاکمیت خۆیان دەسەڵات خۆیان خەریک بوون تەجروبە کرد و لەین حاڵا نیروگەل ئینقلابی چەپ و کۆمونیستی تەبیعەتەن لێنە حزوریان بوو، حزور فعالیان بوو و نەخشێکی زۆر بە ئیسڵا دۆرێکی زۆر باشیان بوو لە کۆمەک بە مەردم بۆ ئەوەی کە بە ئیسڵا دەسەڵات خۆیان و حاکمیت خۆیان لە واقعا بنەبەرەوە لە کوردستانە. ئەگەر لە خارج لە کوردستانە جمهوری ئیسلامی خەریک بوو تعرضیە کرد، کوردستان بۆی قابل تەحمل نەبوو بەتۆرە واقعی و حاضر نەبوو قبوڵیکە کە مەردم لێنە دەسەڵاتیان بێ، نیروگەل ئینقلابی و چەپ و کۆمونیستەکان لێنە دەسەڵاتیان بوو. بە تایبەت نەتەنیا ئەمە ئەو جای کە بە ئێرتجاع و ئیسلام لە کوردستانی هەڵەگەڕێتەوە، وەگەر لە بیرتان بێ وەک مەکتەب قورئان و شتە، ئەوانیش بێدەسەڵات بوون ئەلا ڕەغم تووە و تۆتە ئەو بەرحاڵ بە کۆمەک سپا و مەجموعەی ئەم جۆشتانە بە کۆنا دەرەبەگو ئەمانەوە بالاخره تەلاشیانە کرد ئەم شرایطە ئینقلابیە سەرکوب بکەن، بیبڕن، بەسڵا مانعی بۆ ئیجادکەن. منتەها لەلایەکترەوە عەلەی جمهوری ئیسلامی، لەلایەکترەوە عەلەی ئێرتجاع و بەسڵا کۆنەپەرستی لە کوردستانیشە لە واقع بێدەسەڵات بوون و عەلا ڕەغم تۆتە ئەو فەریبکاری کەیان نەکرد، نەیانتوانین لە بەرامبەر دەسەڵات خەڵکە و لە بەرامبەر دەسەڵاتێک کە نیروگەل چەپ و کۆمونیست لە واقع نیروگەل ئینقلابی لەو سەردەما لە کوردستانە بوویان بەرامبەر کیان تەکاکەن. ئەمە بۆ جمهوری ئیسلامی قابل تەحمل نەبوو. لە نەتیجە هەروە کە تویش ئشارە کرد لە 28 مردادی 58 بە بڕیاری خومەینی لە واقع خومەینی جەلات بە ئیسڵا حکمی حمڵە بە کوردستانی داوت ئەمانە کافرن، ئەمانە تەجزیە تەڵەبن، دەستوریدا بە ئەرتش و بە سپاوکە دقیق ماتڵ نەبن و حمڵەکەن و بە ئیسڵا هیمکەن. ئەو سەردەما گەر لەبیرت بێ بەنی سەدری ڕئیس ئەرتش بوویتر، ئەگەر لەبیرت بێ ئەو
شعارە معروفەکە فەرماندەی کولی قوا بوتی پوتینەکانتان باز نەکەن تەخائلە لە واقع سەرکووکەن لە کوردستانە منزوری مردم کوردستان بوو، منزوور کرێکاران و زەحمەتکێشان بوو، منزوور نیروگەر انقلابی بوو کە بەرحاڵ لە کوردستانە دەسەڵاتیان بۆ لە شارەکان کوردستان. ئەو کات لە کوردستانە دوو حزبی سیاسی گەورە بوون کە یەکیان کۆمەڵەوەییان حزبی دموکرات. حزبی دموکرات ئەو کات لە بەیکی وت بە خومینی قاسملو لە میتینگێکی گەورەیە لە بەیکی خومینی و هەستان چوون هەیەتیان نارد بە جیا لە هەیەتی نمایندگی خەڵکی کوردستان هەوریاندا غەنی بلووریانیان نرد و زۆرێک لەم ئیقداماتیان کرد. بەڵام کۆمەڵە بێ هیچ ئیبهامێک ئەم ماهیەتی جمهوری ئیسلامی بۆ خەڵکی کوردستان ڕوون کردەوە. منزورم لەسەر تەحەزوبە لە کوردستانە پۆلاریزەبوونی فەزای سیاسیە لە کوردستان کە ئەتوانێت دەورێکی جدی بێ و ئەو دەورەی بوو لە واقع ئەو تەوهمەی کە لە بەشەکانی کە لە ئێرانە بوو یان باسوورەت بە خومینی و یا ئەحزابێک کە نەفوزیان بوو لە چریکای ئەکسەریەتیوانە ئەوختی ئەکسەریەت نەبوون بەڵام دەدواییە ئەو ئینشعابیان کرد بەشێکی پێیوا بوو هەیەتی حاکمیان بە سنەتی و زندی ئەمپریالیست و فڵان و فیسار ناولیە برد لە کوردستانە ئەم ئیبهام و تەوهمە نەبوو. دەوری کۆمەڵە لەو کاتەیە چی بوو کە وەکو ئێماموو لەو کاتەیە لەواقع سەر بەو گرایشە بووین کە بێئیبهام لە تەقابل لەگەڵ جمهوری ئیسلامیە وێستایەوە. بەڵێ ئەوڵان یەک نکتە ئشارەکەم بە بەخەرە ئەوە هین نەبێت غێر ئەس حزب دموکرات و کۆمەڵە سازمان چریکای فەدایی خەڵک فەداییش بوون قبل زەوەی کە بوون بە دوو بەشەوە بەش ئەکسەریەت و ئەقەلیەت و ئەوانەی واقع حزوریان بوو نەخشیان بوو هەموو مصەلحان و غێرە و غێرە ئەوە با فەراموش نەوێت. منتەها خۆ حزب دموکرات هەر لەوەڵ هەروە کە ئیشارەت پێ کرد لە بەیکی بوت بە خومینی لە مەتینگێکا بوو لە مەهاباتە کە قاسملو ڕەسمەن لە بەیکی بوت بە خومینی و تەمایل بە سازش و بەندوبەستە خومینیا زۆر زۆر بوو. تەنیا شتێکە بەر بە حزب دموکراتی کەری کە شرایەتی انقلابی و بەرحاڵ شرایەتی زۆر ئازادی خوازانە لە کوردستانە بوو لە لای کرۆ حزور کۆمەڵا وەک جریانێکی چەپ و سوسیالیست کە ئیجازەی نەدا لە واقع حزب دموکرات بە سازش تەک دەوڵەت خومینی و دەوڵەت جمهوری ئیسلامی کە بە خودەتگەی بگەین ومانە. لەنیجا گەرەکمە بێژم واقعاً کۆمەڵە زۆر نەخشی بوو لەوان حاڵە خۆی مردمیش بالاخره تجربه انقلابیان و انقلابیان کرد بۆ ئازادی و بۆ ڕفا و بۆ بەرابەری ومانە وەک باقی مردم لە کوردستانە و باقی کرێکاران و زەحمەتکێشان لە سەراسەری ئێرانە خۆم بەدی نەهات بوو چەند مانتوری نەکێشا کە خۆم مردم ئاگادار بوون لە کوردستانە کە جمهوری ئیسلامی دەستی کرد بە قەلب و قەمع و خەریکە فشارتێری بۆ ژنان بە زۆر حجاب کا بەسەریانە حمڵی کرد بە دانشگاکان بگیر و بەبەند و زەخت و زۆر و هەتا ئیعدام و مەجموعەی ئەوانە مردم کوردستان دی بوویان. هەر بۆ دەلیلە بە نەزەر من ئەو ئەوڵین وەرکە لە بەرامبەر جمهوریە ئیسلامی تەوهمیان نەما بوو بە جمهوری ئیسلامی و پیان وابوو بە ئێستا لە تەک سازمانکردنی انقلابی ئەز جملە کۆمەڵەوەمانە لە تەک نیروگای انقلابی لە کوردستانە دەست بە مقاومەتەوە ئەگەر جمهوری ئیسلامی تعرضی کردوە دەیانزانی هەر بۆ دەیلە بە نەزەر من تەوهمیان بە جمهوری ئیسلامی نەبوو دەیانزانی کە جمهوری ئیسلامی حمڵاکە ئەگەر حمڵی کرد دەبێت لە بەرامبەری مقاومەت کردی دەبێت مبارزە کرێ و کۆڵی پێ نەدرکێ. لە نەتیجا گەرەکمە بێژم ئەگەر لەلایەکەوە حزب دموکرات و جریانگەل مرتجە ئیسلامی وەکو ئەحمد موفتیزادە وەک مەکتەب قورئان وشتە مرتب تەمایلیان بوو بۆی کە لە تەک جمهوری ئیسلامی دەستکەن بە دیسیکی بەلەخەر لەلایەکترەوە ئەم وەرەی انقلابی لە کوردستانە سەرکوبکەن لەلایەکەوە دەسەڵات نیروگای انقلابی لە کوردستانە حەسبکەن لە بینی بوون لە ئین حاڵە حزب دموکراتیش لە پاڵەوانەوە توان تەلاشی ئەوە بوو کە بەلەخەر بە سازشتە خومینیا بوو حتا نمایندەیان چوو بەقەڵەکەی تو چوو بۆ تاران لە تەک خومینی و نمایندەگەر خومینیا دانیشتن قسەیان کرد منتەها ئەوان لە واقعەتەن بە سازشیان تەکامانەدا و لە نەتیجە بەئیسلاح حزب دموکرات ناچار بوو تەن بدات بە مبارزە لە تەک جمهوری ئیسلامیە. هەر بۆ دەیلە دوای ئەو هێرشەکە کردیا بە نەزەر من کۆمەڵە بە دروست ئەگەر لە بیرتت بێت ئەتڵایەکی دا خەڵکە کوردە بوتەی ئازمایش بە نەزەرم جنبشکی انقلابیە مقاومەتێکی مسەڵحانەی انقلابی لە بەرامبەر ڕێژ هێرش وحشیانە و دەڕەندانەی جمهوری ئیسلامی و سازماندا و حزب دموکراتی وادار کرد لە واقع بێتە پۆزیسیۆنە ولا هەروە کە ئیشارەم پێ کرد هەم حزب دموکرات هەم نیروگەر مرتجە ئیسلامی مەکتەب قورئانەمانە تەمایلیان بوو بە سازشتە جمهوری ئیسلامیە. حزب دموکرات هەروە منتەها لەوەی کە مردم تەوهمیان نەبوو بە جمهوری ئیسلامی و خومینی و خواهان بەرحاڵ حفظ انقلاب و دەستاوەرگەری انقلاب و لە نەتیجە
ئەو جنبش مقاومەت لە مقابلە هێرش دەرەندانی جمهوری ئیسلامی و کۆمەڵە سازمانیدا تەبیعەتەن توودەیی بوو، خەڵک پشتیوانەی لێ کرد، حمایەتیان کرد، مردمیش مسەڵح بوون وە دەستماندا مقاومەتێکی مسەڵحانەوە بێوجود کۆمەڵەوە نیروگەل انقلابی لە کوردستانە قەتعاً حزب دموکرات ئەیتوانی وازش کات تیم کات بەطور واقعی بە جمهوری ئیسلامی. ئێستا ئەگە بگەڕێنەوە بۆ ئەو سەردەما هیچ ڕێگەیەکی کە بوو یا هەر ئەو کارێکە ئەو دەمکرا بە بڕای ئێوە کارێکی جدی لازم و زەروری بوو؟ بەنظرم هیچ ڕێگاکتر نەبوو. جمهوری ئیسلامی حمڵەی کرد، گەرێکی بوو قەلب و قەمکە، گەرێکی بوو بەرحاڵ دەسەڵات مردم لە کوردستانە لە بین بوات، گەرێکی بوو نیروگەل انقلابی سەرکوب کات، گەرێکی بوو لە کوردستان ئەشغال کات و هیچ ڕێگەیەکتر نەبوو جزۆی کەم مقاومەتی مسەڵحان لە بەرامبەری سازمان و بە دروست بە نظر من لەو دەورە کۆمەڵە سیاسەتێکی دروستی بەخەرجدا و خەڵکیش بەطور واقعی استقبالیان کرد مردم کوردستان. دەیلەکەیەوە بۆ ئیشارەم بێکرد بە نظر من مردم ئەیانزانی ئەگەر خومێنی ئەگەر چوزانم ئەرتش و سپای پاسەرانی کوردستان ئەشغالکە دەستەکە بە خەڵق و قەم کوشتەکە کردیان. ئێمە شاهدی بووین لە فاصلەی 28 مردادی 58 تا دووبارە 3 مانگ دوایەوە لە ئابان مانگە دووارە پێشمەرگەکان شارەکانیان گردەوە بە کۆمەک خەڵک و مبارزات خەڵکۆمانە دووارە شارەکانیان گردە بەدەستەوە بەسڵات جمهوری ئیسلامی نیروی پاسەر و ئەرتەش عقبنشینیان کردە پادگانەوەوانە بەطور واقعی لەو فاصلە جمهوری ئیسلامی دەستیان کرد بە قەلب و قەم و ئەعدام و ئەگەر لە بیرتان بێ ئەعدامەکانی کە خەڵخاڵی کردی لە واقعە لە سنا لە غیرە و غیرە. گەرەکم بێژم مردم ئەیانزانی نیروگەل انقلابی شەیانزانی ئەگەر جمهوری ئیسلامی حمڵەکات و شارەکان ئەشغالکات دەستەکە بە قەم و جەنایەت کەرەوە کاریانە کرد. هەر بۆیە بە نەزەر من بە دروست کۆمەڵە و مردم مبارز جامعەی کوردستان دەستیان کرد بە مقاومەتی مبارزان و مبارزەیەکی مسەڵحانە عەلەی جمهوری ئیسلامی و طبعا جمهوری ئیسلامی موافق بوو دەورەوەڵ ئەشغال کات دوای بالاخره مبارزەیەکی 2-3 مانگە دووارە شارەکان کەفتەوە دەست نیروگەل انقلابی و مردم انقلابی و نیروگەل پاسدار و ئەوانە دووارە خەزیانە و پادگانەکانیان. میکرۆفۆنەکەت بەسییا ڕسەری بەبڕای تۆ ئەمە فقط مبارزەیەکی مسەلحانە بوو یان نا بەڵکو فەزایەکی سیاسی جدی لە کوردستانە دروست بوو کە بوو بە پێگەیەک بۆ باقی شارەکانی تری ئێران و بەشەکانی تری ئێران؟ اتفاقا لەو مقاومەتەکە کریا و دوایەوەی کە 3 مانگ بەرحاڵ دووارە شارەکان کەفتەوە دەست پێشمەرگەکان و دەست خەڵک ومانە دووارە دەسەڵات خۆیان دەست پێ کردەوە لە کوردستان و وەرەی مردمیش لەش باقی شارەکان تر کورد ئێرانیجا کرێکاران چزانم نیروگەل انقلابی فعالین سیاسی چەبکومی دووارە واقعتر واقعی وەرەیان بەرزە بوو و لەو 3 مانگە ئێمە شاهد مسافرت فرێک لە ئینسانەکانتر لە شارەکانترەوە بۆ کوردستان بووین، نیروگەل انقلابی، فعالین سیاسی، ژنان، فعالین چوزانم ژنان وانە لە 2-3 مانگە لە واقع کوردستان بووە سانگارێک لە انقلاب کە گشتی دید و بازدیدی لێکرد لە شارەکانترەوە حزوریان پێیا کرد لە مەقڕات کۆمەڵاتێک مردماتێک چزانم شۆگەرێکە بەرحاڵ مەخەلگەلێکە دروست بوو تۆک شەراب بنکەکانە مەجموعەی ئەوانە نەزەر من زۆر لەسەر وەرەی مردم تاسیری بوو و نەتەنیا مبارزەی مسەڵحانە وەکە ئیشارەم پێکرد بە نەزەر من دەلایلی سیاسی بوو. ئەمانە زانویان کە جمهوری ئیسلامی لە شارەکانتر دەستیان کرد بە قەلب و قەم و کوشتار و دەستگیری و زیندانشتە خۆ بەروە ئیشارەم کرد ئەیانزانی کە بەرحاڵ ئەمانیشە کوردستان شقاڵن دەکەنەوە جەنایەتکەن. لەنیزە بە نەزەر من بۆ مردم کوردستان بۆ نیروگەل انقلابی مەسەلەی حفظ دەستاوەردی انقلابە مهم بوو و دەیانزانی دەبێت لە بەرامبەر هێرش جمهوری ئیسلامیەوە ئەم مقاومەتە سازمان بدەن وێلا دەستەکەن بە کوشتار وانە کاروە دوای ئەشغاڵیان کرد بە دەرەجەی کردیان وەلێ بە نەزەر من ئەو مقاومەتە مسەڵحانە بە یەک معنا توودەیی بوو مردم حمایەتیان لێ کرد هەر بۆ دەیرەکە ئیشارەم پێ بۆ دەلایلی سیاسی کە ئیشارەم پێ کرد بە نەزەر من جمهوری ئیسلامی ئەو جەنایەتە کە لە باقی شارەکان تراکردی لە کوردستان نەیتوانێت کە لە ڕەوای کە مواردی بوو خەڵخاڵی لە پاوە و شار سنەوەمان تعدای لە فعالین سیاسی ئەعدام کرد وەلی ئەو جەنایەتە کە لە باقی شارەکان تر کردی جمهوری ئیسلامی نەیتوانێت لە کوردستانە بیکات دقیقاً بە دلیل ئەو مقاومەت و مبارزە و ئەو جنبشەکە شکلی کرد لە واقع لە بەرامبەر جمهوری ئیسلامی و طبيعة دلائل سياسي بمنتهى جنبش مصلحنا بأساس أو تمايلات سياسية وحفظ دستاورد انقلاب سازمان دريا وبرحال ومقاومة شكلي قرت. برام أساسا إسا بينين لو أخا بشيك لبرهمي أو خباتا أو هيك كل جامعة إيران ليك صالي رابردوها خارج دوي كان لا بشهاي كتيرا لدانشقا كان لا
لە دەیمانگی 96 لە ئابانی 98 و لە شەهریوەری ساڵی ڕابردووە ئەم بزوتنەوەی کە دەستی پێکە دوای مەرگی قەتلی دەوڵەتی ماسا ئەبینین ئەو دەستاوەردانەوە ئەو حەقانەتی کە ئێمە لە ڕۆژی یەکەمەوە پێمان لەسەرداگەر. سپاس دەکەم ئەگەر ئیجازە بدەیت ئەگەر قسەیەک نییە لە ئاخرا لەم بەشە من بچمە سەر هەڵسوکەوتی جمهوری ئیسلامی لەم ئاخرانە و دەستگیری چالاکانی سیاسی ئەگەر خۆی شارەت پێکرد بە نظرمەوە تەجاربێکی تاریخیە لە جنبشی مقاومەتی مسلحانە لە کوردستانە دەبێت لەم دەورە لە میک ساڵی خێرەکەم خیزیش انقلابی دەستی بگرێت دەبێت لەو تەجاربە ئیستفادە بکرێت ئیمکانی هەیە جایگای هەیە زەرفێتی کوردستان هەر بۆ دەیلە بە نظر من لەم دەوریشە لە خیزیش انقلابیە ئەو مقاومەتە زۆر جانانە لە باخفرێک لە شارەکان کوردستانە کردیا سەنگەربەندی کریا عەلەی جمهوری ئیسلامی زۆر محکەم و قایم وێسە. زۆر سپاس. کاتی بەرنامەکەمان کەمەوە من مەجبورم باسێکی کرد لەگەڵ ئێوە باسکەم لە پەیوەند بە هەڵسوکەوتی جمهوری ئیسلامی بەر لە ساڵگەردی خێزیشی انقلابی ئەخیر ئەویش دەستگیری چالاکانی سیاسیە فعالینی سیاسی لە هی تەشەکوڵە مەدەنیەکان ئەفراد ئەم تەلاشەی جمهوری ئیسلامی بۆچیە و چه دلیلێکیە کە ئاوا دەستی پێ کردووە؟ ئێمە لە یەک ساڵی گوزەشتە شاید خیزشێ بووین بتۆرەوە خیزشی انقلابی جنبشکە ئەجتماعی مختلف کرێکاران زەحمەت کێشان ژنان جوانان ومانە ڕاستیەکەی هەدەف لە واقع و خیزشی انقلابیە ئەوە بوو کە بالاخره مردم تەکلیف خۆیان تەک جمهوری ئیسلامی ڕۆشنەکەنەوە و بە تۆر واقعی جمهوری ئیسلامی بە شدت تحت فشار قراردا تۆ بنیادگەر جمهوری ئیسلامی مورد تعرض قراردا لە مەسەلەی حجاب ئەبەرتای جنسی اختناق شکان دیوار اختناق مجموعی ئەمانە بە تۆر واقعی ئەتوانم بێژم یعنی ادعانیە تەنیا بە نظر مشاهدات واقعیە و جامعە لەو دەورەی چەند مانگە لە خیزش انقلابی حتا جمهوری ئیسلامی تا سەرشیبی سەرنگونی برد و بالاخره جمهوری ئیسلامی مقاومەتی کرد دەستیدا بە سەرکوت و بە ئیسڵا بۆ هەدەفۆکە دووبارە مردم ساکتکە دووارە مردم بنێرێتەوە ماڵەکانیان کرێکاران ژنان مجموعی ئەوانە بە دووارە ئەم وازیێت هەڵگەڕێتە بە دۆر قبل از بإصلاح خیزش انقلابی قبل از مرگ بإصلاح قتل دولتی ژینا و جمهوری ئیسلامی الآن زانێت بالاخره 25 شهریور ساڵ ڕۆژ ئەم خیزشە انقلابیەسا وەختی تۆ تماشایت قسەی سەران مەسەڵەن فەرماندەی سپای پاسدارانەوە بیگرێتە فەرماندەی نیروی انتزامی چزانم ئاخوندە مرتەجەعەکان خودی خامنەی ومانە بە شدت ئەترسندا ساڵگەرد ئەم خیزش انقلابیە و هەر بۆ دەیلا بە تۆر واقعی دەستیان کردگە بە زەخت و زۆر و بگیر و ببەند و دەستی دیگەل وەسیع فعالین هەر کەسی بزانن ڕێزەی دەخەڵەتگەرە چزانم نەخشی هەیە لە ئەم خیزش انقلابی ئەومانە ئەڕەندەسگیریەکەن زیندانیەکەن دادگاییەکەن و ئەحکامگەر سەنگینە دەن پیان ئەومانە وەسیغەگەر بریان سەنگین ئەومانە هەتا فشار بەسەر خانەوادە دەگەر گیان بەختەکانە و تاو حدەکە فشار تێن خانەوادە حەتیان حتا حەقیانە مەسەڵەن ساڵگەردیان جەشن بگرن یا جەشن تەوەلیدیان جەشن بکردن و ئەمانە مجموعی مەقداماتەکەن بەهۆی ئەوەی کە بە ئومیدەوەی کە بتوانن بالاخره مردم ساکتکەن و لە 25 شهریوەریە ساڵگەرد خیزش انقلابی اتفاقی نەکەفێت دەیلەکەیەوەیە بە نظر من وەختێک حکوومەتێک ڕووەکات بە سەرکوب ئۆریان یعنی هیچ مەرزێک ناناسێت ئێعدامەکات دەستگیریەکات بنیام ئەڕفنێت شەو حەمڵاکەنە ماڵەکان بە هیچ کە ڕەحم ناکەن نەچیەوەسە بە نظر من ئەم ڕژیمەکەی کە سیماخر کەفکە موقعیەتێکە بە تۆر واقعی شتیاگە ئەگەر چه هێشتا زەخت و زۆری هەست هێشتا تفانکەی هەست هێشتا ئەتوانێت ئێعدامکە هێشتا ئەتوانێت دەستگیرکە وەرێ بە تۆر واقعی ناشیرەوەسەکە ڕژیمێکە بە تۆر واقعی دەرماندەست اقتصادی دەربوداغانە وەشکەستەس مەشروعیەتی جوگە ژێر سوال هەم لە نظر ئەفکار ئەومی بینم لە لێو هەم لە نظر مردم داخل ئێرانەوە بە تۆر واقعی کەفکە موقعیەتی کە هیچ ڕێگەیەکی واسە حقیقەتەوەیە کە جمهوری ئیسلامی بیتوانێت حتا بە لەحاظ مەعیشەت و اقتصادیەوە گوشایشی لە زیندگی مردمە بە وجوب ئەوردەیە بە نظر منی کرد ولی ناتوانێت الان تۆ هەمی غەمی ئەوەسەکە نیروگەر سەرکوبی نیروگەر ئەمنیەتی نیروگەر نظامی تامینکە
ئەگەر پوڵێکی هەست ئەگەر ئیمکاناتێکی هەست ئەگەر نفتێکە فرۆشی پوڵێ دێتە دەسی و حتا بە تۆر واقعی ئایسا خەریکە شتەکانی مرتب خەریکە گرانەکات و گرانەکە بووگە منبعی دەرامەتێک لەواقع برتن بان ماڵیەتوانە تۆ بۆ هەدەفەوە کە بتوانێت ئەمورات ڕۆژانێت بگوزارنێت بودجەی نیروگەل ئەمنیەتی و نظامی تەمینکە و بتوانێت بە بەخێ خۆی ئەدامە بدات. یعنی ڕژیمێکە کەفکە موقعیەتێکەوە هیچ ڕێگەکی نەجزەوەی کە سەرکوب ئەریان کاتێککە دەستوە بە جەنایەتەوە بە نظر من هەشتا زەرفیت جەنایەتی هەرسەر هەر بۆ دەیدە بە نظر من یەکێک بۆ دلیلە دوومەوەی کە بەرحاڵ بە ساڵگرد انقلاب خیزش انقلابی و خەریکە نزیکەوینەوە و جمهوری ئیسلامی دووە تەلاشی ئەوەسەکە شرایەتی ایجاد کە ئەرعاب ایجاد کە لە جەماع مردم دەست بە ئێترازنەوە بۆ دووارە ئەم انفجار اجتماعی دووارە تکرارەوە نەبێتەوە. ئەمە هەدەف جمهوری ئیسلامیە منتها بە تۆر واقعی ڕژیمە هیچی پێ نەما بە قۆڵ معروفەژێ پشم و ڕیشم هەرچی شتی ڕژیاگە و خەریکە بە نظر من ئاخرین تەقالەکانیەدا ئاخرین بەرسڵا نێوی خەریکە جەمەکە متەمەرکزەکە بە هەموو ئیمکاناتی کێوکە بەرەخەر بتوانێت بە مردم و ورێ مردم بشکنێ بە تۆر واقعی تۆ هەدەفەکەی ئەوەسە هەر بۆیە مرتب دەستگیر لە کوردستانیشا تۆ شاهد دەبیت مرتب فعالین کاریگەری فعالین مەدەنی فعالین ژنا مرتب دەستگیرەکان و زیندانیەکان و بە قەرار وەسیقە دووارازەن دوای دەستگیریانەکەنەوەوانە گەرەکیانە فەزایەکی ایجادکەن کە مردم بترسن ئیتر نین ناخیەوە ئیتر اعتراض نەکەن وەلی بە نظر من ئەمانە ثابت بووکە ئەمانە ئیتر یاش وەش خەریکە کاربردی لە دەستدا بەدەی لەوەی کە مردم هیچ دەرتانێکیان نەماگە نەوەزیێت مەیشەتیان باشە وەزیێت اقتصاد دەربووداغانە هیچ ئایندەیەک ناوێنن هیچ چشمەندازی ناوێنن بۆی کە وەزیێتیان باش لەلایەکەوە اختناق و خەفەخان بەدەست ئیسلام و جەماعەکەی شەوێنی ئەکڵێت درستە لەمەوە یەکشت هەیە هاوڕسایی بباشە من قسەکانە پێ بڕم ئەوەی کە نەفسی ئەوەی کە بەشێک لە چالەکانی سیاسی ئەگرێت یا فعالین کارگەری ئەگرێت هینێکی وەسیقایەکی سنگینیان پێ ئەبەسێتەوە کە قادر بە پەرداختی نابن یان نا لانی کەم ئەبێتە باعسیەوەی کە ئەوان حاشەیی بنەوە ئەو چالاکییان نەمێنێت بەو شدەتی جاران لە ترسیەوەی کە دووبارە دەستگیریانەکەنەوە ڕێگە هەل چییە بۆ ئەوەی کە لەم فەزایە عبور بکەین یان نا ئەگەر بەشێک لەمانە ئەگیرێن چۆن ئەم خەلە پڕ بکرێتەوە کە کەسانێکی کە دوای ئەوان ئەم ڕێگە ئیدامە بدەن یان نەبێ بۆ ئەوەی کە بڕۆنە پێشەوە مبارزەی سیاسیەکە بە باشی ئیدامە پێ بکات. دقیقاً وایە جمهوری ئیسلامی لەم خیزش انقلابیە تەلاشی کرد بالاخره کەسانگەری کە لیدرن دەخاڵەتگەرن ڕاهبەرن هەدایەتگەرن لە ئێعترازات خیابانیە لە مەحەلاتە لە جنبشکریکاریە معلمانە دانە شناسیان کە دەستگیریەکە و موفق بوو بە دەرەجەیەک بەڵام ئامادەوەسە تا 50-60 هزار نەفەر لە فعالین عرسەگەر مختلف اجتماعی جنبشکەر مختلف اجتماعی لە ژنان کریکاران معلمان دانیشتووان بە تۆر واقعی دەستگیر کراونەوەمانە بۆ هەدەفەوە کە بالاخره ئەم جنبشت تەزعیف کە وخۆ نەخشێکی هەیە منتەها ئێمە ئەزانین لە دەم دۆرەی خیزش انقلابیە ئێمە شاهد بەسڵا تەشەگولکەر خۆجوش لە مەحەلاتە لە شارەکانە تەشەگولگەل انقلابی جوانان شۆراگەل مەجموعە ئەمانە تەشکیل بوو ئەگەرچە جمهوری ئیسلامی تەلاشکە بەم دەستگیریگە لە ئەم جەنبە لە مبارزات بەسڵا تەشەکل پەزیری دەخاڵەتگەری ومانە زەعیفکە منتها قەتعەن مبارزە تەنیا محدود نەبووە بۆ تعداد بنیامگەرەکە جمهوری ئیسلامی گردیکێ بەڵکو بەخشێک وەسیع لە جوانان لە کریکاران بە شورەت شەبەکەکە لە ئیجتماعی شەبەکەکە مبارزاتی بەیەکەوە وەسن و قەتعەن دوای ئەم خیزش انقلابی ئەم سەرکوبەکە جمهوری ئیسلامی کردیە حتما تجاربێکی هەیە تجاربی هەنگۆفتی هەیە بە جوانان بۆ دۆرێتر لە مبارزە و لە خیزش انقلابی کە احتمالەوە چێباتەوە جبم ئەوزا حواڵەوە هەم گشتە فشار و نەداری و فەقر و فەلاکە لە جایەکەوە و فشار و زەخت و زۆر بەسەر ژنان و ستەم بە ژنانە احتمالەوەی کە دووبارە لە ساڵگەردەمە انقلابە حتا بەر لەمە دوایەوە دووارە فجارەت اجتماعی دەست پێ کاتوانە منتها بە نظر من خەریکن مردم جوانان فعالین هەموو عرسەکان کریکاری جوانان دانیشتویان ژنان خەریکن بە نظر من لەو تەجربەی دەورەی گذشتەی خیزش انقلابی خەریکن بەسڵا نیرو کەسب بکەن خەریکن تەجروبە کەسب بکەن خەریکن خۆیان ئامادەکەن قەتعەن لە شەبەکەل و محافلگەل مختلف بەسڵا اجتماعی و مەدەنی و کریکاریشتە بۆ دۆر بعدی و ئەمە لە لایەکتەوە بە نظر من
ئێمە لە دەورەی گذشتەی خیزیش انقلابی شاید خۆ جنبش تودەیی بووین، اعتراضات خیابانی بووین، منتها بە تۆر واقعی ئەو جنبشە هێشتا بۆ معنا تودەیی نەبوو، ملیونی نەبوو، هێشتا على رغم کە زۆر سەراسەری بوو لە ئەکسەر شارەکان ئەمە اعتراضات خیابانی مرتە بوو، منتها بە تۆر واقعی بە ئیصلاح ئەمە هێشتا بۆ معنا تودەیی و قودرەتمەند نەبوو لە لای تریشەوە على رغم اعتراضات و مبارزات اعتصابات کاریگەری ومانە معلمان مشتا بنظر من دخالتگری مستقل طبقه کاریگر به طور سازمانی یافته لحمایت لم اعتراضات تودیه به نظر من ضعیف و هشتا طبقه کاریگر و آمادگی نبود دخالتگری سیاسی که امانه مجموعی به نظر فاکتوری بود که به درجه به اصلاح و اعتراضات خیابان فروکشی کرد، عقب نشینی به اصلاح تحمیل بود و خیزش انقلابی منتها تو امینی هشتا و جامعه پر جوشە هێشتا على رغم دەستگیری گەلە مردم دنیان دلێرە لەناو زیندانەکانە زیندان سیاسی هێشتا قساکەن لێنە فەراخانەدەن خەتا بە جامعەی ئێران چتە نووسن ئەیژن مجموعەی ئەمانە نیشانەدا کە بە نەزەر من ئەو جامعە على رغم سەرکوبگەریە على رغم دەستگیریگیت وەسیع لە لیدر و ڕاهبەر و فعالین سیاسی ئەشتغل مشترک اجتماعی هێشتا وڕێی بەرزەوە بە نەزەر من جامعە خەریکە لە هەموو جنبشەکان خۆیان ئامادە دەکەن بۆ دۆربەعدی ئەم اعتراضات دەی لە کەشی وەسا و ڕسایی ئەم مردمە واقعا شتێکیان بۆ نەماوەتەوە، نە نانیان هەست، نە کاریان هەست، نە زندگییان هەست، نە چشمەندازێکە وێنە بۆ دوا ڕۆژتر مانگی تر ساڵی تر لە لای ترەوە اختناق و فشار اختناق ئیسلامی وانە واقعا تەنگی مردم هەڵپێچا لە نەتیجە ئەم جامعە چارێکی نییە کە لە جمهوری ئیسلامی عبورکە منتها دەبێ ئەم جارە سازمانی یافتەتر، متحدتر، متشەکلتر و ئامادەگی فرەترەوە بە نەزەر من بچنە پیش جمهوری ئیسلامیە و یەک نوکتێک ئیشارەکە على رغم سەرکوبگەریە بە نەزەر من ئەگەر تو دقتکەی ئێمە دقتکەین بە نەزەر من جمهوری ئیسلامی بە شدت وحشەتەکە و بە نەزەر من کابوس سەرنگونی لەوەی کە جارێ ترە منفجارە دەست بێکا و بە عناوین مختلف خۆیان باسیەکەن لە فەرماندەی سوپا و بیگرە تا ڕادان تا گشتیان بە نەزەر نمایەنگەر مەجلس زۆر باشکرایژن کە ممکنە دووبارە ئەم بێتەوە، ممکنە دووبارە ئەم مەوجە ئینفجاریە بێتەوە لە نەتیجە بە نەزەر من بە شدت جمهوری ئیسلامی ئەترسی وە خاص زان کە مردمێک هیچیان بۆ نەماس و جزوەی کە ئەم ڕێگە کە هاتکن ئێدامێ بدەن و بشنە بەرەوە. وەکو دوا قسە بۆ ئەو نەسلە جوانەی کە هیچ تەجروبەیەکی لە مبارزاتی ئێمە نییە بەڵام نەترسانە هاتوۆتە مەیدانەوە لە واقع کەس و کاریان چۆن بەرخوردکەن پێیان ئایا لەم مبارزە بەجیان بێڵن یان نە بەڵکو شجاعانە پشتیان بگرن بە تەنهایان نەهێڵن چون ئەبینین ئەوان زۆر نەترسانە دێنە مەیدانەوە نەسلێکە لە هیچ شتێک ناترسێ ئەو نەسلە نییە کە لە تەجروبەی دەهەی شەستی هەیە ئەو سەرکوتە خوێناویەی هەیە ئەو فەزا مەخوفەی هەیە لە واقع بەڵکو نەسلێکە بێ پەرواچێتە پێشەوە سینەی چاک کردووە ئەبێ والدەینیان کەس و کاریان دایک و باوکیان چۆن هەڵوێز بگرن بەرامبەر بە ئەم نەوعە لە شەهامەت و شجاعەت هەیە. ئەم نەسلێکە کە چاوی کەسە لە جمهوری ئیسلامی نەخۆشیدی نە ئیمکاناتی هەست وەختی تواشای دەرەوەی ئێرانەکەن لە کشوەرگە ئەوروپایە جوانان چۆن زندگیەکەن چه ئیمکاناتی کیانە سۆمانە لە واقع پاشناشی جمهوری ئیسلامیە بە تۆڕ واقعی و هەروە تووشی شارە بکرد لەم خیزش ئینقلابیە سێ مانتووە و شەو ڕۆژ ئەم جوانانە ناو خیابان و نەترسانە سینەیان سپەر کرد هاتنە خیابان گولیان خوارد چاویان یانیان کوێر کرد مەتا هەر کۆڵیان نەدات و هەر مبارزەیان کردووانە هەروە کە ئیشارەم پێ کرد بە نەزەر من خودی ئەم نەسلیچە کە پاین ئەمەیان مبارزەوە قەت ئەڵەمی کە عەلەی جمهوری ئیسلامی لە دەورەی گوزەشتا لەم خیزش ئینقلابیە بە نەزەر ئەم نەسلیشە بە نەزەر من تەجروبەیان پێگا کە هەروە خۆیان ئەوڵەن بێگودار ناناوە تەجروبەیان پێکرد کە چۆن تەکنیروگەر سەرکوبە ڕوبەڕوو بن لەو دۆرەیشە بە تۆڕ واقعی دەخەن تاکتیکەری بە خەرجیانەدا ئەوەی کە بارزاتیان پەراکەندە بوو اعتراضیات پێکرد مەسەڵەوی لە تانەی شول لە 15 قسمت لە تانە مناطق مختلف تان دەستیان کرد بە خاطرەوە نیروگەر سەرکوب پەراکەند دەکوانە بە نەزەرم ئەم تەجاربە فرەتر بووەسەوە یەک دوومەن ئەلان جمهوری ئیسلامی تۆ تەلاشەوەسە فشار بێنێ بۆ خانەوادەکان کە بەر بە مناڵەکانیان بگرین بە جوانەکانیان بگرن تادیدیانەکەن بارها من بەس بیستگمە کە نیروگەر ئەمنیەتی مەسەڵەن تەماسیان گرێتە خانەوادەگەنا کە بە تایبەت خانەوادەی کوڕەکانیان هەر لە زیندان کە ئەگەر ئازاد بووگن دانیشتێکیان نەسیحەتکەن نێنە ناو خیابان اعتراض نەکەنەوەوانە لە نتیجە بە نەزەر من خانەوادەی خودی ئەم جوانگەریشە دەبێت
لەپاڵ بێسڵا کوڕەکانیانە کەنیشکانیان لەپاڵ جوانیانەکانە ئەم بارزە ئێدامە بدەن زمنەوەی کە بە نەزەر من تەجارب خۆیان بنە اختیاریان هەروە بێگودار نان لە ئاو ئەمانە لە این حاڵە تلاشکن زمنەوەی کە بێسڵا گیانیان حفزکەن لە این حاڵە دەبێ ئەو نکتەیشە تەوەجۆکەنەوەمانە نەمن بمانە ترس و ئیجادکەن لەناو دڵ ئەم جوانگەلەکەم بارزن کرد بۆ شتێکە جمهوری ئیسلامی بە نەزەر من هەدەفێکی گالان تاقیبێکە لە ارتباط خانەوادەکانە تەماسکەری خانەوادەگری هەروە کەشەرمەوەی زمنەوەی کە بەرحاڵ حمایەتیان کەن کۆمەکیان کرد لە این حاڵە تەلاشکن بەرحاڵ لە شوێنگەرێکا کە لازمە بە نەزەر من کۆمەکیان کرد کە بێگودار نەئانەوەی گیانیان لەدەستنەوە بەڵکو مانع نەبن بۆ ئێدامەی مبارزە چۆن خودی و خانەوادەی شەشێ بزانن وەختی کوڕەکەی تناقیەوەن وەک خێنیشکی تناقیەوان معترزە بە ئەپارتای جنسی معترزە بە فەقر معترزە بە بیکاری معترزە لەوەی کە ئایندەیەکی نییە و تو تەلاشەکات بەخرە شرایطە تەغییرگا دەبێ حمایەتیان کرد دەبێ حمایەتیان گەرمیان کەن وە لە این حاڵە لە شوێنگەرێک کاگە دووچاری اشتباه بن سەیکەن اشتباهەکانیان ئەشکاڵەکانیان ڕەفت زۆر سپاس هاوڕسای یەگانە سپاس بۆ تۆ هاوڕسای میرانی عزیز سەرچان ڕاکێشم بۆ درێژەی بەرنامەکانی ئەمڕۆ